سلام علیکم، من نەرمینم، دانیشتووی وڵاتی بەریتانیا بۆ فێربوونی زمانی ئینگلیزی ئاواد ئەکادیمیم هەڵبژارد. سوپاس بەخوای گەورە ئێستا تەواوم کردووە. کاتێک کە بەشداریم کرد هیچ لە ئاستی خۆم ڕازی نەبووم، چونکە ئاستەکەم ئاستی بیگنەر بوو. زمانم زۆر خراپ بوو لە هەموو ڕۆکانەوە، بەڵام ئەلحەمدوللا کە ئێستا تەواوم کردووە. ئاستەکەم های لێڤڵە. لە ئاواد ئەکادیمی هەموو ئەو ڕێگانت پێ نیشان ئەدرێ کە گرنگە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و هەموو بە جوانی فێر ئەکرێ. وانەکان بە دوو شێوازن لە ئاواد ئەکادیمی، یەکێکیان بە شێوازی ئەپە کە بۆ چالاکەکرێ بۆ ئەو ڤیددیوانەی کە تۆمارکراون لەوێ، و هەروەها لەگەڵ وانە ڕاستەوخۆکان. وانەکان لە ئاواد ئەکادیمی زۆر چڕ و پڕن. هیچ خوێندکارێ باوەڕ ناکەم فێرخواست کە بەشداری کرد دوای پەشیمان بێتەوە، چونکە من خۆم ئاستەکەم سەرەتا بوو، بەس کە سەرەتا کە بەشداریم کرد من نەمەتوانی بە جوانی لە دەقەکان تێبگەم، نەمەتوانی خوێندنەوەیکی جوان بخوێنمەوە. هەروەها تەلەفوز و شتەکەم زۆر خراپ بوو. هەروەها کە گوێمەگرت لە هەر ڤیددیۆیەک هەر شتێک زۆر بە جوانی تێناگەیشتم، ئاستەکەم زۆر خراپ بوو. بەڵام بە فەزلی خوای گەورە ئێستا لەوانەوە هەمووی چوومەتە پێش، زۆر باش بووم. ئەلحەمدوللا من کاتێک کە تەواوم کرد تێستێکم هەبوو لەم چەند ڕۆژەی ڕابردوو کە چووم تێستەکەم کە ببینم کاتێ بەشداریم کرد لە ئاواد ئەکادیمی کە بیگنەر بووم، ئێستا بچم خۆم تاقیکەوە بزانم لە چ ئاستێکم. سوپاس بۆ خوای گەورە لە دوای تێستەکە من های لێڤڵم بەدەستێنا ئەلحەمدوللا. ئەیش بە فەزلی خوای گەورەیە. ئێستا کە ئاستەکەم لە های لێڤڵە. لە ئاواد ئەکادیمی مامۆستاکان زۆر گرنگی ئەدەن بە فێرخواست و بە هەموو شێوازێک لەگەڵ فێرخوازن. هیچ کاتێک مامۆستاکان سارد نابنەوەلەوەی کە یارمەتیت نەدەن لە هەموو کاتێکا لە پشتن هەتا ئەو کاتێک کە تۆ پێویستت بەوانە بێت. ئەلحەمدوللا من کە تەواوم کردو زۆر لە مامۆستاکان ڕازیم، زۆر ئەرکیان کێشاوە لەگەڵمان. من هەتا ئەمرم زۆر مەمنونیانم. خوای گەورە خۆی پاداشتی خێریان بداتەوە.